سڵاو بەخێر بێنەوە بۆ کەیبی ئۆڕێکە لە ڤیدیۆ ئەم جارەشدا یەکێکی تر لە نایابترین فیلمەکانمان بۆ کورت کردوونەتەوە بە ناوی کاتچمی فیوکە بینەری بن و چێژی لێوە بگرێت با دەست پێ بکەیت. لە سەرەتای فیلمەکەماندا گەنجێک بە ناوی فرانک جۆنیۆر لە شاری نیوڕۆشێڵ لە ویلایەتی نیوجرسی دەبینی ژیانێکی خۆشگوزەران و سەقامگیر لەگەڵ باوکی و دایکی دەژی. ئێوارەیەک گیانەی ڕۆتاری نیوڕۆچێل خڵاتێکی ڕێزلێنان پێشکەش بە باوکی فرانک دەکات. فرانک لە کورسی پێشەوە بە شانازی و سەرسامیەوە سەیری باوکی دەکات. لە ماڵەوە باوکی فرانک باس لەوە دەکات کە چۆن هاوسەرەکەی پاولای ناسیوە. لە کاتێکدا فرانک جۆنیۆر و دایکی سەما دەکەن، دایکی لە کۆتاییدا شەراب لەسەر فەرشەکە دەڕێژێت، بۆیە فرانک جۆنیۆر دەچێتە چێشتخانە بۆ ئەوەی خاولیەک بهێنێت. کاتێک دەگەڕێتەوە ژووری میوان، سەیری دایک و باوکی دەکات کە بە خۆشەویستیەوە سەوا دەکات. بەیانی زوو باوکی فرانک لەناکاو کوڕەکەی لە خەو هەڵدەستێت و پێی دەڵێت مەچۆ قوتابخانە و لە بری ئەوە لەگەڵمدا وەرە بۆ کۆبوونەوەیەکی گەورە. ئەم دوانە بە ئۆتۆمبیل دەچنە لای بەرەو دوورێک بۆ ئەوەی قاتێکی ڕەش بە قەرز وەربگرێت، بەڵام ژنەکە ڕەتیان دەکاتەوە و دەڵێت قات بە قەرز نادەن. لە وەڵامدا باوکی فرانک هەندێک بەرتیلی پێدەدات و ژنەکە ڕازی دەکات. چەند ساتێک دواتر باوک و کوڕ بە ئۆتۆمبیل بەرەو بانکی چەیز و مانهاتن دەڕۆن و فرانک جۆنیۆر کاتە ڕەشەکەی لەبەردایە. باوکی پێی دەڵێت لەناو ئۆتۆمبیلەکەدا چاوەڕێ بکات. باوکی هەندێک فرت و فێڵی فێر دەکات. پاشان باوکی دەچێتە ناو بانکەکەوە بۆ ئەوەی بڕێک پارە بە قەرز وەربگرێت، بەڵام بانکەکە ڕەتی دەکاتەوە چونکە باوکی فرانک بە ساختەکاری لە بازدا لێکۆڵینەوەی لەگەڵ دەکرێت. لە کۆتاییدا باوکی فرانک شکست دەهێنێت لە قەرزکردن، ئۆتۆمبیل و ماڵەکەیان لێ دەسەندرێتەوە. دواتر بنەماڵی ئەباگنالێ بەهۆی بەرداوامی دابەزینی دارایی و کێشەکانی ساختەکاری باج لەلایەن باوکی فرانکەوە ناچارن لە ماڵەکەیان بچنە دەرەوە. سەرڕای ئەمەش باوکی فرانک بەردەوامە لە هەموو هەوڵێکی خۆی بۆ ئەوەی چاکە بۆ کوڕەکەی بکات. باوکی فرانک لە ڕۆژی لەدایک بوونی 16 ساڵەی فرانکدا دەفتەرێکی چێکی بە کوڕەکەیدا و لە بانکێکدا ئەکاونتێکی بۆ کردەوە کە 25 دۆلاری لەناودا بوو. فرانک ناچارە بچێتە قوتابخانەیەکی حکومی. لە یەکەم ڕۆژیدا جلی قوتابخانەی تایبەتی خۆی لەبەر دەکات، بەو پێی نازانێت چیتر لەبەر بکات و ڕاهاتووە لەسەری. کەسە خراپەکانی ناوچەکە بە پاڵدانێک سڵاوی لێ دەکەن. فرانک جۆنیۆر ڕێگەی خۆی دەگرێت بۆ پۆلەکەی و یەکێک لە منداڵەکان تێبینی دەکات کە لە مامۆستا دەچێت. ئەمەش بیرۆکەی پێدەبەخشێت کە خۆی وەکو مامۆستایەک پیشان بدات، بۆیە دەست دەکات بە فەرمانکردنی منداڵەکان کە دابنیشن و ئەوانیش پابەندە بن. پاشان بەردەوام دەبێت لەوانە وتنەوە لە پۆلەکەدا و دەرفەتەکە بەکاردێنێت بۆ زەریکردنی ئەو خراپەکاری کە پێشتر پاڵێکی پێوەناوە. چەند هەفتەیەک تێدەپەڕێت و دایک و باوکی فرانک جۆنیۆر لەلایەن بەڕێوەبەری قوتابخانەوە بانکێش دەکرێت. بەڕێوەبەرەکە پێیان دەڵێت کە فرانک جۆنیۆر چەند هەفتەیەکە خۆی وەک مامۆستا پیشان دەدات و تەنانەت کۆنفرانسی دایک و باوک و مامۆستای ساز کردووە. دایک و باوکی بەم شتە سەریان دەسوڕمێت، بەڵام باوکی فرانک بەنهێنی شانازی بە کوڕەکەیەوە دەکات. لە ماڵەوە جۆنیۆر تووشی شۆک دەبێت کاتێک دەبینێت باوکی جاکی هاوڕێ لەگەڵ دایکیدا لە ژووری نووسنەکە بەجێت هێڵێت. فرانک جۆنیۆر بە تەواوی سەری سوڕماوە. دایکی سەرڕای ناڕەحەتیەکەی هەوڵ دەدات بە پارە بێدەنگی بکات. پاشان دەچێتە ژوورەکەی و دەرگاکە دادەخات. کات تێدەپەڕێت و فرانک جۆنیۆر دێتەوە ماڵەوە بۆ لای پیاوێکی دیکە لە ماڵەکەیاندا. جۆنیۆر بە تووڕەیەوە شەقێکی لێدەدات، بەڵام پیاوەکە ئارامی دەکاتەوە و دەیباتەوە ژوورێک کە دایک و باوکی چاوەڕێی دەکات. پیاوەکە پارێزەرە و هەوڵ دەدات ڕوونی بکاتەوە کە دایک و باوکی فرانک جۆنیۆر جیابوونەوە لە یەکتری. بەڵگەنامەیەکی فەرمی دەدەنە دەستی، داوای لێ دەکەن ناوی ئەو دایک و باوکە بنووسێت کە دەیەوێت سەرپەرشتی ئەو بکەن. کوڕە سەر لە شێواوەکە پڕ لە هەست و سۆزە و ناتوانێت بڕیارێک بدات، بۆیە بە خێرایی لە ژوورەکە دەردەچێت و بەترسەوە ڕاستەوخۆ بەرەو تەرمیناڵی شەمەندەفەرەکە ڕادەکات. بۆ چەند مانگێکی داهاتوو فرانک لە نێوان هۆتێلەکان و شوێنە نامۆکانی دیکەدا دەمێنێتەوە بۆ ئەوی خۆی لەسەر پێیەکانی خۆی ڕابگرێت. بە بەکارهێنانی ئەو دەفتەرە چێکی باوکی پێی بەخشی بوو، بەڵام چێکەکان هەمویان ساختە بوون. ڕۆژێک فرانک کە هێشتا تەمەنی خوار تەمەنی یاساییە، هەوڵی داوەک پیشەگەرێکی بەتەمەن خۆی بناسێنێت بۆ ئەوی قەرز وەربگرێت. فێر دەبێت چۆن دەستکاری بەڵگەنامەکان و چێکەکان بکات بۆ ئەوی قەرز بەدەستبێنێت، بەڵام لەلایەن هەر بانکێکەوە کە دەچێتە لای ڕەت دەکرێتەوە. لە کاتێکدا فرانک بە شکست خواردووی بانکێکی دیکە بەجێ دێڵێت، فڕۆکەوانێکی بەڕێز لەگەڵ چەند فڕۆکەوانێکی گەنج و جوان لە تاکسیەکەوە دادەبەزن. فرانک بە تەواوی سەرسان دەبێت بۆ نمایشە ئەفسانەیە. فرانک بە ئیلهام وەرگرتن بیرۆکەی ئەوەی دەست دەکەوێت کە خۆی وەک فڕۆکەوانێک نیشان بدات. وا خۆی نیشان دەدات کە خوێندکاری ئامادەیی و وتارێک بۆ وەرەقەی قوتابخانە دەنووسێت و لە فڕۆکەخانەوە چاوپێکەوتن لەگەڵ کەسێکی پسپۆر دەکات. لە ڕێگەی ئەمەوە هەموو ئەو زانیاریە پێویستانە کۆدەکاتەوە کە دەتوانێت بەکاری بێنێت بۆ ئەوی خۆی وەک فڕۆکەوانێک نیشان بدات. هەندێک پەیوەندی تەلەفۆنی دەکات بۆ ئەوی قاتێکی فڕۆکەوانی وەربگرێت، قاتێکی فەرمی وەردەگرێت و تەنانەت چێکی ساختەی موچە دروست دەکات، بەڵام درۆکردنی بەردەوامی ڕۆژێت تووشی فڕۆکەی دەکات و سواری فڕۆکە دەبێت. فرانک بۆ یەکەم جار سواری فڕۆکە دەبێت.
خۆشبەختانە بۆ ئەو سەرپەرشتیکردنی فڕۆکەکەی پێناس پێدرێت بە تێپەڕبوونی کات توانای ئەوەی هەیە بە بەکارهێنانی سۆز و فێڵە زیرەکانی ملیۆنان چێکی ساختە کۆ بکاتەوە. نیوەڕۆیەک فرانک لەگەڵ باوکی کۆ دەبێتەوە بۆی بۆ ئۆتۆمبیلێکی جۆری کادیلاک سوپرایزی بۆ بکات. باوکی سوپاسگوزارە بەڵام ڕەتی دەکاتەوە چونکە لەلایەن حکومەتەوە چاودێری لەسرە. هێشتا باوکی بەڵێن دەدات بەردەوام بێت لە شەڕکردن بۆ ئەوی خێزانەکەیان کۆ بکاتەوە کە فرانک جۆنیۆر زیاتر لە هەموو شتێک دەیەوێت. کارل هاندراری بریکاری FBI دەست دەکات بە شوێنکەوتنی فرانک بەهۆی ساختەکاریەکانی لە چەکەکاندا. کارل توانی بگاتە بۆ هۆتێلەی کە فرانک ئێستا تێیدا دەمێنێتەوە. فرانک لە ڕێگەدا بۆ ژووری هۆتێلەکەی کە بەلای مێرفیدا تێدەپەڕێت کە پیرە پیاوێکی کوێرە و هاوڕەکەی کارل یارمەتی دەدات. فرانک سڵاو لە کاک مێرفی دەکات و دەچێتە ژووری هۆتێلەکەیەوە. کارل بەدەمان چێکەوە دەگاتە ژووری فرانک دواتر لە حەمامەوە دەردەکەوێت. سەرڕای هەڕەشەکان بۆ سەری فرانک بە شێوەیەکی ئارام سەیری کارل دەکات پێش ئەوەی پێ بڵێت کە ئەو بریکاری FBI داوای ناسنامەی لێ دەکات. پێش ئەوەی کارل بتوانێت دزدانەکەی فرانک بکاتەوە فرانک داوای لێ دەکات کە لە پەنجەرەکەەوە سەیری دەرەوە بکات و دەبینێت هاوبەشەکەی لە ئێستاوە تاوانبارەکەی دەستگیر کردووە. کارل سەیری دەرەوە دەکات و دەبینێت مێرفی لەلایەن هاوڕێکەیەوە یارمەتی دەدرێت بۆ ئۆتۆمبیلەکەی. ئەمەش قەناعەتی پێدەکات. فرانک دزدانەکەی هێشتا لەگەڵ کارلدایە. پیاوەکە لەسەر جێگاکە دزدانەکە دەبشکنێت و دەبینێت جزدانەکە خاڵیە و هیچ ناسنامەیەکی تێدا نیە. کاتێک لە پەنجەرەکەەوە سەیری دەرەوە دەکات فرانک ڕادەکات. فرانک ڕستگاری بوو بەردەوامە لە فێربوونی زیاتر دەربارەی فڕۆکەوانی بە بەردەوام بوون لە خۆپیشاندانی وەک خوێندکارێک کە وتارێک دەنووسێت. لە کۆتاییدا ئەو پیشەگەری هێڵی ئاسمانی پێی دەڵێت بڕوات پێش ئەوەی بابەتێک ڕادستی بکات سەبارەت بە فێڵبازێک کە خۆی وەک فڕۆکەوانێک لە دەوری هێڵە ئاسمانەکان پیشان دەدات. لە وتارەکەدا ناوی جەیمس بۆندی ئاسمانی لێنراوە. ئەم تێبینی ئیلهامبەخشە بۆ فرانک بۆ بینینی نوێترین فیلمی بۆند و دواتر ئەو قات ئۆتۆمبیلە دەکرێت کە جەیمس بۆند لە فیلمەکەدا لەبەری کردبوو. دەچێتە هۆتێلێک و ژنێک دەبینێت کە لە کۆتاییدا شەوەکەی لەگەڵیدا بەسەر دەبات. لە شەوی سەری ساڵدا کارل بەتەنیا لەسەر مێزەکەی لە ئۆفیسەکەدا دادەنیشێت. کاتێک هەموو کەسێکی تر لەگەڵ خێزانەکانیانن کارل لە ناکاو پەیوەندیەکی تەلەفۆنی پێدەگات و گوێی لە دەنگی فرانک دەبێت. داوای لێبوردن دەکات کە پێشتر هەڵی خەڵەتان هەبوو. بە کارل دەڵێت کە دەیەوێت لە هۆتێلێکدا کۆ ببنەوە بەڵام کارل بە قسەی زل ناوی دەبات و بەردەوام دەبێت دڵتەنگکردنی فرانک و ئاماژە بەوە دەکات کە تاکە هۆکارێک کە تەلەفۆنی بۆ کردووە ئەوەیە کە کەسی دیکەی نییە پەیوەندی پێوە بکات. پاشان فرانک تەلەفۆنەکە دادەخات. ڕۆژی دواتر کارل لە کاتی ناخواردندا لە کتێبی تەلەفۆنەکەدا سەیری باری ئاڵن دەکات و چەند ناونیشانێکی ئەو کەسانە دەبینێت کە لەژێر ئەو ناوەدا نووسراون. بەڕێکەوت گەنجێکی گارسۆن کاغەزەکانی دەبینێت و لێ دەبرسێت ئایا هەواداری باری ئاڵنە؟ باری ئاڵن ناسنامەی ڕاستەقینەی پاڵەوانە خەیاڵەکەی فلاشە. ئەمە کاتێکە کە کارل تێدەگات کە فرانک تەنها منداڵێکە. بەم زانیارە نوێیانە لە مێشکیدا تەلەفۆن بۆ هاوبەشەکانی دەکات بۆ ئەوی بەدوای هەموو کەیسێکی منداڵێکی ونبوودا بکەڕن بۆ ئەوی هەوڵی دۆزینەوەی فرانک بدەن. لە کۆتاییدا کارل و بریکارەکانی پاولای دایکی فرانک دۆزنەوە. پاولا کە ئێستا هاوسەرگیری کردووەتەوە هاوکاریان دەکات وێنەیەکی کوڕەکەی دەداتە دەستیان. ئەمەش ڕێگە بە کارل دەدات فرانک بناسێتەوە. لەم نێوەندەدا فرانک خەریکی بەکارهێنانی پارەکانیەتی و لە ئاهەنگکردندا ژیانی بەسەر دەبات. لە یەکێک لەو ئاهەنگانەدا هاوڕێیەکی تووشی ڕووداوێک دەبێت و ناچارە لە نەخۆشخانە بیبینێت. لەوێدا پەرستارێکی گەنج بەناوی بریندا سترۆنگ دەناسێت. ئەو جوانە پەیوەندیەک دروست دەکەن و یەکسەر عاشقی یەکتر دەبن. فرانک بانگەشەی ئەوە دەکات کە ئەو پزیشکە بۆ دوای کارێکدا دەگەڕێت. سەرەتا ڕوون نییە بۆچی بڕیاییدا خۆی وەک پزیشک نیشان بدات بەڵام دواتر لە نامەیەکدا بۆ باوکی دەڵێت کە بێزار بۆ لە ڕاکردن و دەیەوێت کەسێک بدۆزێتەوە کە لەگەڵی داوێت. ئەمەش ئاماژەیە بۆ سۆز و خۆشەویستەکەی بەرامبەر بە بریندا. فرانک توانیوێتی فێڵ بکات بۆ ئەوی ببێتە پزیشکێک بەناوی فرانک کۆندرس کە پۆستی سەرپەرشتیاری وەرگرتووە. لە نەخۆشخانەدا سۆز و خۆشەویستی فرانک و برێندا دەبێتە ڕۆمانسیەت. بەڵام بەناکاو فرانک بانگ دەکرێت. ستافی ئەوێت داوای ئامۆژگاری دەکەن کە چی لە کوڕێکی گەنج بکەن کە تووشی ڕووداوی پاسکیل بووە. سەرڕای نەبوونی هیچ زانیاریەک بەڵام فرانک ڕێگاک دەدۆزێتەوە بۆ دەربازبوون و خۆی لێ ڕزگار دەکات. لەم نێوەندەدا کارل هاندری سەردانی باوکی فرانک دەکات و لە کۆبوونەوەکەیانەوە. کارل لێکسەر بۆی دەردەکەوێت کە فرانک جۆنیۆر کەسایەتی فێڵبازەکەی لەکوێوە بە میرات بۆ ماوەتەوە. باوکی فرانک خۆی لە وەڵامەکاندا دزێتەوە هەر کاتێک پرسیاری لەبارەی جۆنیۆرەوە لێ دەکرێت. بەڵام پێش ئەوەی کارل بڕوات باوکی فرانک پێی دەڵێت کە هەرگیز دەستبەرداری کوڕەکەی نابێت. ئەمەش کاتێک کە کارل نامەکانی فرانک جۆنیۆر دەبینێت کە لەسەر مێزەکە بڵاو بۆتەوە ئەویش تێبینی ناونیشانەکە دەکات. دوای ماوەیەک فرانک هەستی ڕاستەقینەی خۆی بۆ بریندا دەردەبڕێت و تەنانەت داوای هاوسەرگیری لێ دەکات. هەردووکیان ڕێک دەکەون کە لە کاتی ناخواردنی نیوەڕۆدا دایک و باوکی برێندا ببینن. لە کاتێکدا لەوێ بوون فرانک باس لەوە دەکات کە ئەویش وەک باوکی برێندا پارێزەرە. برێندا بە پەرۆشەوە بە باوکی دەڵێت کە با فرانکە نووسینگە یاسایەکەی کاری بۆ بکە. دواتە باوکی برێندا ڕوبەڕووی فرانک دەبێتەوە سەبارەت بۆی کە بەڕاستی کێیە. فرانک دەڵێت من پزیشک نیم و پارێزەر نیم و فڕۆکەوانی هێڵی ئاسمانیش نیم. بەڕاستی هیچ نیم.
من تەنها منداڵێکم کە عاشقی کچەکەتم. خۆشبەختانە بۆ ئەو باوکی برێندا ئەمە وەک خۆشەویستی ڕاستەقینە لێک دەداتەوە و میراتەکەی دەدات بە فرانک لە کۆتاییدا لە تاقیکردنەوەی دەستەی کارگێڕی لیوزیانە دەردەچێت و لەگەڵ باوکی برێندا دەست بە کارەکانی دەکات. لەلایەندا دووەرێکەوە هاوار بەسەریدا دەکرێت کاتێک بە هەڵە مامەڵە لەگەڵ هەندێک ڕێکاردا دەکات. لە شوێنی نیشتەجێبوونی برێندادا فرانک دەست دەکات بە هەستکردن بە خەمۆکی کاتێک سەیری برێندا و خێزانەکەی دەکات کە کاتێکی خۆش پێیەکەوە بەسەر دەبن. ئەمە شوا دەکات خێزانە کۆنەکەی خۆی بیر بێتەوە. فرانک لە بارێکدا لەگەڵ باوکی کۆ دەبێتەوە بە تامەزرۆیەوە پێی دەڵێت کە خێزانەکەیان دەگەڕێنەوە. باوکی فرانک ئێستا لە پۆستەخانە کار دەکات. بە کوڕەکەی دەڵێت کە پاولای دایکی پێشتر هاوسەرگیری کردووەتەوە. ئەمەش فرانک جۆنیۆر ناڕەحەت دەکات. بە باوکی دەڵێت کە دەیەوێت واز لە ڕاکردن بهێنێت، بەڵام باوکی هانی دەدات بەردەوام بێت. بەم قسەیە فرانک جۆنیۆر دەڕواتە شەوی سەری ساڵەوە. جارێکی تر فرانک پەیوەندی بە کارلەوە دەکاتەوە. پێی دەڵێت ئاگربەستی دەبێت و بەم زوان هاوسەرگیری دەکات. پاشان کارڵ دەڵێت کە هیچ بژاردەیەکی نییە و پێویستە بیگرێت چونکە کاری خۆیەتی. فرانک پێی دەڵێت کە تەنها ویستی سڵاوی لێ بکات و جەژنە پیرۆزەی لێ بکات و تەلەفۆنەکە دادەخات. کارڵ تێدەگات کە فرانک ئەم جارە ناوی کۆتایی خۆی ناگۆڕێت لەبەر ئەوی بڕیارە هاوسەرگیری بکات. زۆری نەخەیان کارڵ ڕێگەی خۆی دەدۆزێتەوە بۆ ناو ئاهەنگی هاوسەرگیری فرانک و برێندا. کاتێک فرانک کارڵ دەبینێت دەڕواتە ژوورەکەی و برێندا بە دوایدا دەگەڕێت. لە کۆتاییدا هەموو شتێکی پێ دەڵێت و دواتر ڕێنمای دەدات کە دوای دوۆژ لە فڕۆکەخانە چاوی پێی بکەوێت. ئەو دوو هاوسەرە تەنها دوای یەکگرتنەکەیان ماڵ ئاوایەکی دڵتەزێنیان لێکرد کرد. کارڵ هەنگاو دەنێتە ژوورەکە، بەڵام فرانک لەوێ نەماوە. دوای دوو ڕۆژ فرانک لە فڕۆکەخانە چاوەڕێی برێندا دەکات. بەجلێکی پەمەییەوە دەبینێت کە جانتاکانی هەڵگرتووە. ئەو دڵخۆشە ببینینی، بەڵام خێرا بێهیوا دەبێت. کاتێک کە تێبینی دەکات برێندا وا دیارە گوێ لە ڕێنمایی دەگرێت لە ڕێگای تەلەفۆنەوە. فرانک دوای ئەوە شوێنەکە بەجێ دەهێڵێت و دەڕوات. فرانک جارێکی تر خۆی وەک فڕۆکەوانێک نیشان دەدات و بەرنامەیەکی ساختەی مەشقکردن پێشکەش دەکات کە 8 کەس هەڵدەبژێرێت بۆ ئەوەی بەشداری لەگەڵ بکەن. لە کاتێکدا کارڵ نزیکەی 100 پیاوی ئاسایشی لە هێڵی ئاسمانیدا جێگیر کردوون. فرانک بە ئاسانی بەهۆی کچەکانەوە دەتوانێت دەربازی بێت. دوای 7 مانگ FBI بێ ئەمەل دەبن لە گرتنی فرانک جگە لە کارڵ کە هێشتا هەموو نیازێکی هەیە بۆ گرتنی. لە کۆتاییدا کارڵ تێدەگات کە ئەو چەکانێک لە فرانک وەرگیراون هەمویان چێکی ڕاستەقینە بوون. ئەمە شوا دەکات پرسیار لە هەندێک لە پسپۆران بکات کە چ جۆرە ئامێرێک دەتوانێت ئەو جۆرە چەکە بەرهەم بێنێت. شارەزایان باس لەوە دەکەن کە ئەو ئامێرانە لە وڵاتانی دیکەشدا هەن. پاشان کارڵ گفتوگۆکەیان لەگەڵ پاولا لە بیرە و دەزانێت کە ڕەنگە فرانک لە گوندی دایکی لە فەڕەنسا بێت. لە کۆتاییدا کارڵ لە مۆنتریچارد بە دوای فرانکا دەگەڕێت. شەوی سەری ساڵە و جەماوەرێکی زۆر لە کەنیسا کۆ دەبنەوە. دەچێتە ناو کارگەی چێک و دەبینێت فرانک بە سەدان چەک بەرهەم دێنێت. فرانکێکی ترسا و ماندوو وەک هاوڕێکی دەرین پێشوازی لە کارڵ دەکات. لەم خاڵەدا کارڵ هەوڵ دەدات فرانک رازی بکات کە واز بهێنێت. لە کۆتاییدا فرانک ڕێگە بە کارڵ دەدات بیبات، بەڵام کاتێک دەچنە دەرەوە لەلایەن پۆلیسی فەڕەنساوە دەبرێتە زیندان. لەوێ بەهۆی خراپی بارودۆخەکەوە خەریکە بمرێت. لە کۆتاییدا کارڵ ڕێگەیەک دەدۆزێتەوە بۆ ئەوی فرانک بباتەوە نیشتیمان بۆ ئەمریکا. لە کاتێکدا لەناو فڕۆکەکەدان کارڵ فرانک ئاگادار دەکاتەوە کە باوکی مردووە. فرانک بەخەمەوە لە فڕۆکەکە هەڵدێت. بەپەرە دەچێتە ئەو شوێنێک کە دایکی و هاوسەرە نوێیەکەی لی دەژین. دەبینێت دایکی ژیانێکی خۆش دەژێت و ئێستا کچێکی گەنجی هەیە. فرانک لە نەبوونی باوک و دایکی ئیرادەی بەردەوامبوونی لەدەست دەدات. لە کۆتاییدا خۆی ڕادەستی کارڵ دەکات. پاشان سزای 12 ساڵ زیندانیکردنی بەسەردا دەسەپێنن. لە ماوەی زیندانیدا کارڵ جارجارە سەردانی فرانک دەکات. لە یەکێک لەو سەردانانەدا چێکێکی ساختە پیشانی فرانک دەدات کە کاری لەسەر دەکات. فرانک یەکسەر دەزانێت کە ساختەیە. کارڵ سەرسام بوو بە توانەکانی فرانک و داوا لە FBI دەکات رازی بن بۆی فرانک کاریان لەگەڵ بکات. فرانک بەم قسەیە رازی دەبێت و دەست دەکات بەکارکردن لەگەڵ کارڵ. فرانک لە یەکی ساختەکاری سزاکەی بەسەر دەبات. ڕۆژێک لە کاتێکدا فرانک بە شەقامەکەدا دەڕوات، دوکانێکی بەرەک دوور دەبینێت کە یەک پۆشی فڕۆکەوانەکەی نمایش کردووە. کارە سەرکەوتوەکانی پێشک بیر دەخاتەوە. لەگەڵ هاتنی کۆتایی هەفتەدا فرانک خەمدای دەگرێت چونکە هیچ هاوڕێ و خێزانێکی نەماوە کە پشتگیری بکات. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی فرانک خوو عادەتە کۆنەکانی بگرێتەوە. جلی فڕۆکەوان لەبەر دەکات بۆ ئەوەی هەوڵی سواربوونی فڕۆکەیەک بدات. پێش ئەوەی بڕوات کارڵ ڕێگری لێ دەکات و پێی دەڵێت کە ئیتر کەس بە دوایدا ناگەڕێت. ئەگەر پلانی ڕۆشنی هەبێت کارڵ ڕێگری لێ ناکات چونکە دەزانێت دەگەڕێتەوە. دووشەم مەدێت و کارڵ چاوەڕی فرانک دەکات تا بزانێت چ بڕیارێکی داوە. فرانک هەرزوو دەگەڕێتەوە یارمەتی کارڵ دەدات دۆسیەکدا. لە کۆتاییدا فرانک شوێنێکی بۆ خۆی دۆزیەوە کە لێی ئاسوو دەبێت. فیلمەکە لەسەر بنەمای چیرۆکێکی ڕاستەقینە دروست کراوە. لەو کاتەوە فرانک ماوەی 26 ساڵە هاوسەرگیری کردووە و لەگەڵ 3 کوڕەکەی لە ڕۆژئاوای ناوەڕاست نیشتەجێن. فرانک وەک یەکێک لە شارەزایانی پێشەنگی جیهان لە بواری سەختەکاری لەبان ژیانێکی سەرکەوتوی بنیاتناوە و هاوڕێتی لەگەڵ کارڵ هاوڕۆری پاراستووە.